لا تنقانا هي ذكريتم وتلويتي تقوم ياهم وتاريكي ئەمساڵ فۆکەسمان زیاتر لەسەر بەشداریکردنی ژنانە بەتایبەت ژنانی پێکهاتەکان لە پەرلەمانی داهاتوو هەروەها ڕامان وایە کە ژنان و پیاوان بەیەکەوە ئەتوانن هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان بپارێزن هەروەها ڕەتکردنەوەی ئەو بڕیارانەی کە لە ماوەی ڕابردوو لەلایەن دادگای فدراڵی عێراقەوە دەرچووە بەوەی کە قەدەغەکردنی چەمکی جەندەر ئێمە ناچینە ژێرباری ئەو بڕیارانەوە بە هیچ شێوەیەک سازش لەسەر مەفهومی جەندەر و وشەی جەندەر ناکەین. داخوازی ئێمە زۆر سادەیە ژنان لە هەموو دنیا و لە کوردستانیش ئەمانەوێ لە کۆمەلگایەک کابین کە دادپەروەری کۆمەڵایەتی تیا بەرقەرار بێ کە ژن بتوانێ بە ماف و پێگە مرۆڤایەتیەکەی خۆی یعنی هەی بێ زۆر سادەیە. ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ما دوێت بێژینە هەمی ئافرەت و هەمی ژنکێ جیهانێ ئەم نەنیڤێکە کۆمەڵگە هەینە ئەم کۆمەڵگە هەمینە ئافرەت ژنە ئافرەت ژیانە ئافرەت دایکە ئافرەت خوشکە ئافرەت خوشتڤیە فەم دەخوازش هەمی ژن کۆتکەینش هەمی ئافرەتۆتکەین دەخوازە مافێت خوب بکەن. ژن ژیان ئازادی بدرێ بە ژن زیاتر بدرێتن لەبەر ئەوە یعنی ئەو چالاکی و ئەو شتانە دەکەین لەبەر هەندێ هەتا ژن ئەوە نەبێ نەکوژرێ. ئەمساڵ زۆر تەرکیزمان لە بڕیارەکانی دادگای فیدراڵی کردەوە چونکە زۆر لە دژی مافەکانی ژنانە ئەوە بوو باسی بڕگەیەکی یاسای ئەحوالی شخصی بەنادەسووری لە هەرێمە لەگەڵ ئێستا بەکارهێنانی مەفهومی جەندەری قەدەغە کردووە ئەمانە و ئێمە مەترسیمان هەیە کە زیاتر و زیاتر دادگای فیدراڵی عێراق لە ڕێگەی مەسەلەکانی ژنانەوە دەست ببا بۆ مافەکانی ژنان کە ماوەی 300 زیاترە ژنان تێکۆشانەکەن بۆ بەدەستهێنان. خاک داگیر کراوی سرزمینم